ئەم جارە لەسەر بابەتێکی تەندروستی قسە دەکەین کە تایبەت بە تەوەری پرۆگرامی بەیانی 24 لە سەرەتای پرۆگرام و ئاماژەم پێکرد کە بەکارهێنانی دەرمان و خواردنی دەرمانەکان بۆ چارەسەری تەندروستی بە چ شێوازێک دەبێت و بە پێی ڕەچەتەی دکتۆر و بە پێی چ زانیاریەکە بێت لەسەر ئەمانە زیاتر قسە لەگەڵ دکتۆر محەممەد مەجید دەکەم کە دەرمانسازی شارەزایە و بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە دهۆکەوە لەگەڵم دەبێت. دکتۆر بانیت باش ڕۆژێکی باش بۆ بەڕێستان. پێم خۆشە لەسەر پێدانی زانیاری بە هاوڵاتیان یاخود بە گشتی بەو کەسانی کە نەخۆشن ئەگەر بە خۆشیان نەبێ بۆ منداڵەکانیان یاخود بۆ کەسانی کە یانەوێت چارەسەرێکیان پێ بدەن، ئایا وەرگرتنی چارەسەر بە شێوەی دەرمان چ کاتێک پێویستە؟ بەڵێ بەیانی باشتر نسبەت دەرمانە بڕاستیە پرسیارە شێوەیەکی گشتی وەها کرد. ئەف پرسیارە دەمان هەندێک جارە نەخۆش محتاجی دەرمانێکی پێوی دەرمانێکی بێت دەستپێکی دیف تەمەنیت بیتن هی تەمەنی مەسەلەن ئەگەر زارۆک بیت لازم ئەم پتر پشیارتر تەعاملێت گەل بکەین ڕەفتارێت گەل بکەین ژبەر و گەلێک تەئثیر دێ بیتن هەکە دەرمانێک درستایی ناتە وەرگرتن. هەوەسا حتا مازن نادەژیم هەندێک جۆرە دەرمانە هەی ناچێ بیت بێ ڕاچێتا دکتۆری بێتەدان هیچ شێوەیەکی لازم ڕاچێتا دکتۆری بێتە وەرگرتن و دیف وان پێزانینە دکتۆری دایە دیو بچیتم درستە. باشە دکتۆر زۆر جار کەسێک کە نەخۆشەکەوێت بە تایبەت پەتاوەرزیەکان ینی لە ساڵەکە لەوانەیە پەتایەکە بێت دوو جار ئێمە تووشی بینەوە. هەندێک جار ئەو کەسا یاخود نەخۆشەکە کە کۆمەڵێک دەرمانی وەرگرتو پێی چاک بوو ئەگەر جارێکی دی تووشی ئەم نەخۆشیە بێتەوە دووچارێم نەخۆشە بێ بەبێەوەی بگەڕێتەوە بۆ لای دکتۆریان بۆ بەبێەوەی بگەڕێتەوە بۆ ڕێنمایی پزیشکی خۆی هەمان دەرمان بەکارهێنێتەوە ئەمە دروستە؟ بەێ ڕاستە حالەتە گەلێک چێت بیدن نەبەس ئەو مرۆڤ بتنێ gelek cara ji ihtimala bêjî ten êkiş hevalet min yê bikarînayê min faydeyê jî dîtî ez jî dê raw nefs wî bikarînim. Belê bi rastî ev corekî xeletî ye çiko gelek cara dibît ew nexweşaberîngî hatiye te ev ne ew nexweşî bît yanî di غêr çareserî dirist bid bû vî. Yan jî gelek cara çêdibît quweta nexweşî ferq bêt ji ber hindê dê quweta dermanî ferq bîtin yan pitir e yan kêmtir e ji ber hindê naçê bît hemî dema bi keyfa xwe bîte wergirtin. لازم هەمی دەما ڕەیا دکتۆری وەرگێت یان دەرمانسازی وەرگریتن. باشە دکتۆر محەممەد بەڵامەش زانین زۆر جار هاوڵاتیان لەوانەیە ئیمکانێتێکی باشیان نەبێ بۆی کە سەردانی دکتۆر بکەن بۆ هەر نەخۆشیەک یاخود بەنمونە بۆ سەر ئێشەیەک بۆ پەتایەکی وەرزی نەتوانن بچنە لای پزیشک. لەم کاتەیە چی بکەن بۆی کە دەرمانەکە وەرگرن بۆی کە چاکبنە و چارەسەرەکان پێ بکات چونکە ئەم حاڵەتەش هەیە. بله توزان کل درمان خانه تو شی یعنی دیچه مناقشت کل درمان سازی کی بی مثلا بیشن حق بی تعقیب دی بی کوپاره کی بدی جبران درمان ساز اگر درمان خانه بیتن تو شی و بسیاره جیب کی و یعنی بسیاره تاوی تو شی جیب کی مرتاحی چکو نکاجین دک درمان خانه جایی که تایبت هیا جبران چه یعنی پاره لناچید و تو شی اوتاوی تو بگینی درمان سازی و gelek cara çi bit nefsî çareserî bi tewergirtin layê dermansazî ve bû nexweşî. Başa Dr. Muhammed durust eger li regê internetەوە ئێمە سێرچێکین بۆ ئەو دەرمانانەی کە بەکاریە هێنین کە ئێستا هاوڵاتیان توانن لە ڕێگەی گوگڵەوە یاخود ئەو دەرمانەی ئەوێت زانیاری لەسەر وەربگرێت و بۆ خۆی بەکاری بێنێ ئەم ڕێگەیە دروستە؟ راستی لوا دمایا اف آریشه جکاچه بوی گلک جارا اعتماد خود کنه سر اینترنت گوگلی طبعا همی پیزدانین توی دا درست نینن یا دویجی اگر مثلا مثال اگه بجین اگر پاراستول سلامترین ماده اگر تو گوگلی دا سربخینی سر آثار جانبی یانجی زیانت لاوکی تو سربخینی تو ایدینه ویری پاراستولی بخوی اجبار هنده همی دما اعتمادات سر گوگلی گلک یا خلطه و گلک جارا جی آریشت مازان و ساچه بوی نبود درمانسازا و بود دکتورا جی که هاتی ندف اعتماد کل سر معلومات انترنتی کری. باشا ای لپاشوی که درمانکه من کری دست من کود
ئەو بروشورانەی کە تایەت یاخود ئەو زانیاریانەی کە لە ناو دەرمانەکە هەیەجا بە شێوەیەکی گەورە بێ کەتەلۆکێکی لەگەڵا نووسینێکە بە چەند زمانێکە ئەمە تا چەند گرنگە لای هاوڵاتیان هیچ کەس هەیە گرنگی بەو نووسینە بات و اینجا دەرمانەکە بەکاربێنێت؟ بڕاستی بەس تەخەکە جڤۆکی تشێت وە یان یاوەگیری وەکی مەثلا ڕەوشەنبیریەوەنە شتە ڕەوشەنبیر تقریبا نەگەیشتە مەرحەلە بەسا مرۆڤێت تاکی مەگوتی تەخەکە هەی ئەتیمادتکەن ئەسا ڕێچێتەوە گەلە ڕاچێتەوە گەلێک جارات خینن و gelek cara pisyarêş me hatîne girîn ser wê raçêtê menavê ya hatiye xwendin beş neş layê hemiya ve gelek cara nexweş wê raçêtê nabet ji hema ihtimal li def me pavê jî tin ji ber hindê heke devil dîf rewşenbîriya xelkî min heke em berê xelkî bideyne xwendina wê raçêtê di gelek melumatê twazê debin çunku ev welatê dewrûberê me gelek ihtimalê dene ser û em bînin xelkê wana bu dermana rewşenbîrtir e heta hedekî şiyê me. باشە دکتۆر بە تایبەت لە ناو منداڵانە نەخۆشیە وەرزیەکان زۆر باوە ئەکرێت دایکان و باوکان بە گشتی بە خێوکاران ئەتیمات بکەنە سەر ئەو دەرمانەی کە پێشتر بەکاری هێناوە بۆی منداڵەکەی چاک بێتەوە یاخود گرنگە و پێویستە کە سەردانی دکتۆری پێ بکات ئەنجا دەرمانێکی باتێ. Rastîne tişê wan neşên bêjin dirist e ihtimadan ser nexweşiya berê an ihtimadan ser dermanê berê çunku wekî me gotî cor ji bo corî ferq e ihtimala gelek nexweşiya heke bêjin heraret yad gel hey bes gelek ezbabê heyn ji ber hindê naçe tu ihtimadê bes bike ser nîşana yan jî bike ser êşa berîngê xasaten heke jê zarokê biçîktir bît mesela salek bît kêmtir bît ev lazım bête dev diktorê nûjdarê taybetmend li nexweşxanê û her wesa jî tu heta yê mezin jî lazım bête dev diktorî heke zanî celamat ferqin û heta heke celamat nefsî wê jî bin naçe tu ihtimalê bikete ser dermanê berê hîngê. باشە دکتۆر حاڵەتێکی دیکە هەیە کە زۆر بڵاو لە ناو دەرمانخانەکاندا هەیە ئەویش جۆرا و جۆری دەرمانەکانە یاخود جیاوازی دەرمانەکانە لە شێوازی دروستکردنەکەی یای وڵاتێکی تر بێ ئەمە هاوڵاتی چۆن ئاگادار بێ لەوەی کە هەمان دەرمانە بەڵام شەریکەیەکی ترە وڵاتێکی ترە ئەمە سەر لە شێواوی لای نەخۆش و هاوڵاتی دروست نەکردووە؟ Rastî ev baştirîn pisyar bi hatiye kirin boçî çikû me gelek cara divêtin bo xelkî diyar kein me gelek cara divêt bijîne xelkî gelek cara nexweş wekî bijin halet nefsiyekê bû çibû barê wî deroniyê têk çûy sera ek derman yê lê geriyayê peyda nebûye hemî dermanxana hemî bajêrê Kurdistanê ji ihtimala lê geriyayê peyda nebûye çikû şekilê wê ne nefsî wê ye û hey hezarha corat nav dermanxanê da bez غêr şekil غير شريكة بس نفسي نتيجة نفسي درمانية نفسي مادة علمية نفسي قوتها بس جبركو ربشن بيري نجهشتيه جالك جارا بمجو بواجي آريشة چد بن جالك جارا درمان نور گرتيه چكو نفسي شريكي نينا نفسي شكلي نينا جالك حتى خو نفسي شريكي جي بس علاماتك شريكي بخوي بدل كري گوارد نکاته دا چه گری نور گریتن اجبار هند ام چت بجنا نخوشا هكا خاص اكي يعني ثقافات بچك دفع بيت البن ناف درماني دا بچيكاتي ناف ماده علميه نويساي وقوات برخ نويساي هكا تو خوش اعتماد بك سرويري نفسي ماده بيت نفسي قوات بيت وشي بكار بيني بمشكله بله دكتور محمد دوين پرسیارمەوەی لەسەر ماوەی بەکارهێنانی دەرمانە ئەو دەرمانەی کە لەسەری نووسراوە ڕۆژانە سێ جار ئایا ئەمە تا چەند گرنگە لە کاتی خۆی و زۆر بە دروستی لە کاتی خۆیدا بخورێت و بۆ ماوەی کە دیاری کراوە تەواو بکرێت؟ بله هر درمان مثلا وقتی هم بجنه نخوشی اوی روژه جاره که دخوی معنای ماوی 24 ساعت دا تو ده جاره که خوی وقتی هم بجنی تو ده مثلا 24 ساعت تو ده سپید ورگیری روژه دیجی نفسی وقتی ده سپید ورگیری وقتی هم بجنی روژه دو جاره لازم خلال 24 ساعت دا دو جاره ورگیرید مثلا ده سپید ورگیرید و ده شوه هر واسه کی تا گوتی وقتی سه جار بیده تقسیم 24 کی 8 ساعت درد که 8 ساعت درد که هر یه معنای هر 8 ساعت ده جاره که ورگیرید و
و اوه تایبەتی بووە دەرمانە مهمە بژنێ دژە هەوکردن یعنی مادە دژە بەکتریا ئەم بژنی ئەنتیبیۆتیک ئەوە gelek ya ضرورiyet nefsî saetê da bête wergirtin. بەڵێ دکتۆر محەممەد مەجید دەرمانسازی شارەزا زۆر سپاس کە لەگەڵمان بووی سواز بۆ زانیاریانەی کە بە بینەران و بیسەرانت بەخشی.